لە شاری هەولێر کۆنفرانسی ئاشتی لە ڕێگەی میانڕەویەوە بە بەشداری بەرپرسانی باڵای حکومی و حیزبی باڕێوەچوو. هێزە سیاسی باڵادەستەکانی کوردستان دوای زیاتر لە نیو سەدا لە دروستبوونیان تاکو ئێستا نەیانتوانیوە ئاشتەوایی لە نێوانیان بهێننەدی بەهۆی ململانەیە بۆ دەستکەوتی تاکەکەسی و حزبی و بەتاڵانبردنی سەروەت و سامانی وڵاتەوە ململانەی نێوان ئەو حیزبانە ئاشتی کۆمەڵایەتی خستۆتە مەترسیەوە. لەبەرەوەی ناکۆکێکی مێژووی بەردەوامی 7 ساڵە لە هەرێمی کوردستانە هەیە، هێشتا سازشێکی مێژووی و ئەژبوونەوەیەکی بنەڕەتی لەبارەیەوە نەکراوە، ئیدارەیەکی ململانەکان نەکرێن نەک چارەسەرکردنی ململانەکان، دەستورێکیشمان نە ژیانی سیاسی لە ناوە ڕێکخرابێ بەهۆی ئەوە چەسپاوە نیشتمانەکانیش دیار نییە. ئێستا بەرژەوەندی زۆر و گەورە هاتووە و مەرجەعیشمان نییە، نە دادگای باڵای دەستوری نە مەرجەعێکی سیاسی نیشتمانی بۆی لە کاتی ناکۆکیە خەڵکی پەنای پێبەرن و کێشەکان یەکلای کاتەوە. ئەمە جگەلەوەی کە هەڵبژاردننیش لە ڕاستیە سەنگی مەحەکمیە بۆ یەکلایکردنەوەی ئەو جیاوازیە لە نێوان هێزەکانە هەیە. بە بڕوای پەرلەمانتارێکیش ئەوەندەی بیر لە بەرژەوەندی تەسکی حیزبی کراوەتەوە، ئەوەندە بیر لە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیان نەکراوەتەوە. پێشی وایە بۆ زیاتر تاڵانکردنی داهاتی گشتی ململانەکان تاک و بنبەست دەبن. لەبەر ئەوەی بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان بە هەند وەرنەگیراوە، ئەوەنەی بیر لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی ئەکرێتەوە، ئەوەندەی بیر لەوە ئەکرێتەوە ئیلا ئەمانە لە دەسەڵات هابن بیر لەوە ناکەنەوە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان چییە. بۆیە گرنگە کارکردنی هەموو هێز و لایەنە سیاسەکان بۆ پاراستنی ئەو بەرژەوەندیە باڵای خەڵکی کوردستان بێت، بۆ تەبایی خەڵکی کوردستان بێت. باسی سۆران و بادینان نەکەین، نەڵێن ئێمە لەم زمانە تێناگەین ئەو لەو زمانە تێناگا. سلێمانی و هەولێر ئەو ململانەی کە لە نێوانیانە کۆتایی بێ. بە بڕوای چاودێران ململانەی دەسەڵاتدارانی هەرێم هیچ کاتێک کۆتایی نایەت، تەنها ئەو کاتانە لێک نزیک دەبنەوە کە بەرژەوەندی حیزبی و شەخسەکانی خۆیان دەکەونە مەترسیەوە و بۆ پاراستنی باز لە یەکڕیزی و یەکدەنجی دەکەن، بەڵام هیچ کات بەرژەوەندی هاوڵاتیان نایانگەیەنێتە ڕێکەوتن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.